سڵاوم کاتتان باش دوای ئەوەی دوێنێ گەنجێک لە بەرامبەر داواکردنی هەندێک ماف لە بەردەم بارەگەینێتەوە یەکگرتوەکان ئاگر لێ جەستەی خۆی بەردا و دوای ڕووداوکەش گەیەندرایە لە خۆشخانەی ئورجنسی لە شاری هەولێر. ئێوارەش پزیشکەکان ئەویان ڕاگەیاند کە جەستەی زیاتر لە 190 سوتاوە و ئێستا دۆخی تەندروستی ناجێگی لەسەرەتا لەبەرەوەی بەپی خۆی هەڵسایەوە سواری ئەمبوڵانسەکە بوو باسییان ئەو کرد باشە، بەڵام دوای پشکنینێک پزیشکەکان باسی لەوە کرێکە دۆخی کراوە. من ئێستا دەچمە لای هاوڕێ و هاوسێنگەرەکانی ئەم کاتتان باش هاوڕێکەتان ئێستا دۆخی تەندروستی چۆنە کە ئەو زانیارەی پزیشکان پێیدا؟ بخێربێن سەرچاوم بەداخەوە دۆخی تەندروستی ناجێگیرە وەکو پزیشکان دەڵێن لە 192 لاوە 93 سوتاوە لە دەرەجەی 3 چاوەڕێی ڕۆحمی خوا دەکەین بە قەولی کوردەواری. ئەو هاوڕێتان ئەو هاوسەنگەرەتان دوێنێ چووە بەردەم بارەگەێنێتەوە یەکگرتوەکان لەسەر داوای هەندێک مافی کردبوون. لە دوای ئەو ڕووداوە ئێوە قسەتان لەگەڵ بەرپرسانی توی گرتوەکان کردووە یاخود نەکردووە و نیگەرانەکانی خۆتان گەیاندووە تا ئەوانیان؟ بەداخەوە تا ئێستا کوونێ هیچ یەک لە بەرپرسانێتەوە یەکگرتوەکان ناتۆتە سەرخەت نسبەت بە ڕووداوە لەگەڵ ئێمە وەکو لایەنی پەیوەندیدار کاک محەممەدی محمودی ئەندامی سازمانی خەباتی کوردستانی ئێرانە تا ئێستا کوونێ هیچ لە دوانێکیان نەداوە و ئێمە لیان بێ ئاگاین دەبێت چیان کردو چیان نەکردو تا ئێستا کرد. دەمێ پرسم گوایە هەندێک زانیاریە وەک ناڕەزایی دەربڕینێک بەیانی کوردانی ڕۆژهەڵات لە بەردەم بارەگەینێتەوەی گرتوەکان بۆ ناڕەزایی دەربڕین گربوونەوەی ئەگەنجامدن. ئایا ئەمە تاسن ڕاست ئێوە بەیانی ویستنە بەردەم بارەگەینێتەوەی گرتوەکان؟ بەڵێ ئێمە وەکو ئەندامان و لایەنگرانی سازمانی خەباتی کوردستانی ئێران ئەو قەزیەی کاک محەممەدی محمودی تەنیا لە چوارچەوەی حیزبیدا وێنە ناکەین. ئەو کردەوەی کاک محەممەدی محمودی نیشاندەری دۆخی نالەباری کوردانی پەنابەری سیاسی لە کوردستانی عێراق بۆیە داوا لە هەموو لایەن سیاسەکانی کوردستان دەکەین کە هاودەنگ و هاوڕامان بن بتوانین نەدامەتەکان و نەهامەتەکانی پەنابەری سیاسی لە کوردستانی عێراق بگەین گوێی بەرپرسانی وێن و گوێگریان بن و کاریان بۆ بکەن. کێشە گرفتەکانتان ئەوەیە کە بابەتی سیاسینیان ژیان و گوزەرانە دۆخی ئابووریە؟ ئەگەر تەوجد بە قسەکەم کردبێ من دەڵم پەنابەری سیاسی بریتیە لەو کەسێکە لەسەر ئایدۆلۆژیای جیاواز و لەسەر فکرێتی جیاواز بەتایبەت لەگەڵ ڕژیمیشی درەندەی وەک ڕژیمی ئاخوندی دەسەڵاتدار لە ئێران ناتوانێت ژیان بکات. چوارچەوەی ئازادیەکان یەکجار زۆر بەرتەسکردنی هەر وجودی نییە. بەنسبەت نەتەوەی کورد دەتوانم بڵێم بە دەرەجە 3 و 4 چاو لێ دەکرێت. بۆیە ئەو کەسانەی کەوا ناڕەزایەتی دژی ئەو ڕژیمە دەردەبڕن تووشی زیندان و نەهامەتی دەبنەوە دێن بۆ ناو عەزابی کوردستانی ئێران کە وەکو ئۆپۆزیسیۆن لێرە نیشتەجێ هەن جیاوازە هەر کەسە ئایدۆلۆژی و فکر و باوەڕی خۆی لەناو حیزبێکدا دەبینێتەوە. دەبێ پرسم هەندێک دەنگۆ هەبووە کە گوایە چەند کەسێک هاتوونەتە ناو نەخۆشخانەکە هەوڵی ڕفاندنی هاوڕێکی ئێوەی درابێت. پێتان وایە ئەمە ڕاستە؟ زانیاریتان هەیە لەسەری؟ وەکو هەوڵی ڕفاندن بەڕاستی زانیاری ئەوەمان نێک هەوڵی ڕفاندنیان دادێت بەڵام ڕاستە کۆنسولگەری ئێران چەند کەسێک لە کۆنسۆلیگەی ئێران چوونە بۆ لایەوە لەوێ لەلایەن ئەو دوو پێشمەرێک ئێمە بۆ ئاگاداربوون لەو خۆشەمان داناوە زاندراوە کە لەلایەن کۆنسولگەری ئێرانەوە ڕایان پێ نەدراوە کە لێدوان بدەن و قسەی لەگەڵ بکەن و تۆزێک حاڵەتێکی دەریگیری ساز بووە و دەریان کردو. باشە پێتان وایە بۆچی قوسڵخانەی ئێران خەڵکی خۆی دەنێرێ بێتە سەردانی ئەو بریندارە بکە؟ والله جایدەوە شتێکە کە دەوێت تا ئێستا کوونێ بۆمان ڕوون نییە کە بۆچی بە چه ئامانجێک هاتوون، بەڵام لە زووترین کاتدا ئینشاءالله هەوڵ دەدەین بزانین کە بۆ چه ئامانجێک هاتوون. باش با دوا پرسیار بکەم ئێستا دەتان بینم بەچەکە لێرە وەستاون بۆچی بەچەکە وەستاون؟ معمولاً من چەکدارم لەگەڵ بەرپرسی پەیوەندەکانی سازمانی خەباتی کوردستانی ئێرانم ئەندامی کومیتە ناوەندیم. لەبەر پاسەوانی بەڕێستانە یان ترستان هەیە و پاسەوانی هاوڕێکەتان؟ ئێمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین کە تا ئێستا هاوکارمان بوون بەڕاستیوە مشکلەی کاک محەممەد و کاک محەممەدەکان وەکو پەنابەری سیاری ڕوو لە حکوومەتی هەرێم نییە، ڕوو لە یونێسارە، بەڵام بۆ پاراستنی ژیانی ئەو کەسانە هاوکارمان بن و داوایان لێ دەکەین کە ئەرچی پاراستنی ئەو بەڕێزەمان بۆ بگرنە ئەستۆ و بە دڵنیای و ئەگەر بزانین هەروە دەبێ و کۆنسولگەری دەتوانێت بچێ بۆ لای
هي هەر کاتێک پێخۆش بێ بچێتە سەر نەخۆشەکەمان ئەمە ئەگەر وەزعی لەوەش خراپتر بێ مەجبورین بیوازینەوە بۆ هیچ لە بنکەکانی خۆمان. سپاس دەگەڕم وڵاتانەوەی گوێتانێ بوو ئەو زانیارە نەبوون لە سەردۆخی تەندروستی ئەو هاوڵاتی دوێنێکە کە لە بەردەم بارگای نێتەوەی گرتوەکان بەهۆی ناڕەزایی و داواکردنی هەندێک ماف ئاگریزستی خۆی بەردا و لە دوێنەوە لە نەخۆشخانەی ئیمرجنسی شاری هەولێر خوێندراوە و لەوێەوە چارەسەری بۆ دەکرێت دەبێت ئاماژە بۆ بکەم کە دوێنێ شەو دوای ڕووداوەکە لە هەندێک لە تۆڕە کۆمەڵاتیەکانی ڤیدیۆیەکی گرتە ڤیدیۆیەک بڵاو بۆ گوایە بازەوە کراوە کە ئەو گەنجەی دوێنێ ئەو گەنجەی ڕۆژهەڵات دوێنێ کە خۆی سوتاندووە ئاگریزستی خۆی بەرداوە تۆمەتبارە بە کوشتنی کەسێک لە کوردستانی و ڕۆژهەڵات بەڵام تا ئێستا نە حزبەکانی ڕۆژهەڵات نە کەسە نزیکەکانی نە هاوڕێ و هاوسەنگەرەکانی نە دەستگا ئەمنیەکانی شاری هەولێریش ئەمان پشتڕاست کردوتەوە و یاخودی ڕووکردنەوە بەیانێکیان نەبووە لەسەر هۆکارەکانی خۆسوتاندن و یاخود چیشۆگرفتەکانی خۆسوتاندنی ئەم گەنجەی ڕۆژهەڵات.